سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانی لە پانۆرامای ئەمشەو بۆ قسەکردن گفتوگۆکردن سەبارەت بە بابەتێکی دیکە گرنگترین بابەت و گەرمترین باسی گفتوگۆی نێوشەقامی کوردی بابەتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە کە بڕیار وایە لە 10 حوزەیران ئەنجام بدرێت ئەوەی کە زیاتر بابەتەکەی خستۆتە بەرباس و گفتوگۆ بەشداری نەکردنی پارتی دموکراتی کوردستانە لەو هەڵبژاردنەدا کە دوێنێ بە شێوەیەکی فەرمی ڕایانگەیان کە ئەوان بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ناکەن بە کۆمەڵک بیانووی جیاواز کە لە نێو بەیان نامەیەکدا ئاماژیان پێداوە لە پاڵەمەدا یەکێتی نیشتیمانی کوردستان جەختینەوە کردوێتەوە کە بەشداری هەڵبژاردن دەکات بۆ پێی کە سەرۆکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی دەستوری و یاسای ڕۆژی هەڵبژاردننی دیاری کردووە بۆ بەشێکی دیکەش لەلایەنە سەرۆکیەکانی هەرێمی کوردستان بە هەمان شێوە بەشداری لە هەڵبژاردن دەکەن و هەندێکیان هەڵپەیمانەتیان دروست کردووە. دەمەوێت پرسیار بکەم سەبارەت بەوەی داخۆ ئەگەر پارتی دموکراتی کوردستان بەشداری هەڵبژاردن نەکا هیچ مەترسێک لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن دروست دەبێت ئەگەر بێت و بەبێ پارتی هەڵبژاردن ئەنجام بدرێ هەڵبژاردنەکە هەڵبژاردنێکی ئاسایی و سانایە دەبێت ئاخۆ پارتی دموکراتی کوردستان ئەم بڕیاری کە داوێتی وەک جۆرێک لە فشار بەکاری دێنێت یاخود لە ئەرزی واقعدا بڕیارێکی جددیە وەک جۆرێک لە ناڕزاییە بەرامبەر بەو بڕیارانە پارتی دموکراتی کوردستان باز لەوە دەکات بەشێک لەو بڕیارانەی کە دادگای فدرالی سەبارەت بە هەڵبژاردن دەریکردون نادەستورین و لە ڕووی یاسایی و بنەمای یاساییان نییەوە جۆرێکە لە تەداخولکردن لە ئیش و کاری یاسای هەرێمی کوردستان کە کاری دادگای فدرالی نییە هەمووەمانە جێگەی باس و گفتوگۆن لەگەڵ بەڕێز ئارام حاجی توێژەر و مافرانس کە لەگەڵم دەبێت لە ستۆدیۆ کاگاران بەخێر بی سوپاس بۆ ئامادەبوونە بە کورتی سەرەتا دەپرسم کشانەوەی پارتی لە بەشداریکردن لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چاوەڕوان کراوە بوو لە پەیوەندیە بە بڕیارەکانی دادگای فدرالیەوە تەماشای هەڵوێستەکە بکەین بەڵێ چاوەڕوان کراو بوو چونکە لەو هەڵوێستەیە بە دوای دەرچەیەکە ئەگەڕێت کە بتوانێت ینی مۆقفی سیاسی خۆی پێ چارەسەر بکات بەڵام لەسەر چه ئەساسێک و لەسەر چ بنەمایەک نازانین بۆ لەبەرەوەی کە کۆی ئەو دۆخەی کە ئێستا هەڵوێستی سیاسی پارتی پیا تێپەڕێت ینی فرە ڕەهەندە ڕەهەندی ئابووری هەیە ڕەهەندی سیاسی هەیە و ڕەهەندی دەستوری هەیە و لە هەمان کاتیشا لە چوارچەوەی داکەوتەکانی ئەو ڕێکەوتنامە سیاسی کە لەگەڵ ئیتلافی ئیدارەی دەولەیە هەیە بۆ پێکێنانی کابینەی بەڕێز محەممەد شیع سوودانی لە هەمان کاتە ئەوەش بە نەوعێک لە تەداعیاتەکان ئەتوانین ینی بە بەشێک لەو ئیشکالێتە تەماشای بکەین کە مۆقفی سیاسی پارتی لە ئێستاە پێ ئاگوزارێت باشە کاکە ئارام پارتی دموکراتی کوردستان باز لەوە دەکات لە بەرامبەر ئەو بڕیارانە دەستور و نایاسانی دادگای فدرالی هەڵوێستیان وەرگرتووە هەل لە ڕاستیدا و بڕیارانی کە دادگای فدرالی تایی لەسەر هەڵبژاردن و یاسای هەڵبژاردنەکان نادەستوری بوون وەڵاهی ئەوە کەوێتە سەر ئیدعاءەکەی ئەو بەڵام مەسەلەی سەلماندنی دەستوری بوون و نادەستوری بوونی لە مۆقفی سیاسی پارتیەوە ئەگەرێمە تەماشایکەین تا ئێستا دادگای فدرالی لە پەیوەندیە بە دۆخی گشتی هەرێمەوە لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی و لە ڕووی پرسە سیادەکانەوە 11 بڕیاری داوە ئەگەر ئەم دادگایە دادگایەکی نادەستوریە بۆچی ڕێگەی پێدرا تاکو ئێستا بەردەوام بێ لەسەر دەرکردنی ئەم بڕیارانە بەرامبەر بە هەرێمی کوردستان دوایەوە لە کاتێکا کە تۆ داوەریکردن ئەبێتە بەردەم دادگای فدرالی مەسەلەن لەوێ خۆ ینی داوەریکردنەکان ئەگەر ئەو دەفعانەی کە ئەو ئەیکات لە ڕووی داخۆشیکردنەوەوانێ لە هەڵوێستی خۆی ئەگەر وەجاهەتی قانونی وەجاهەتی دەستوری تابێت ینی لەسەر چه ئەساسێکم دادگایە بۆ ئاقارەیە ئاڕواکە بڕیارەکانی بە شێوەیەک دەربکات کە ئەم ئێستا تعریفێکی نادەستوری بداتێت ڕەنگە ئەوان پاساوی ئەوە بێنەوانێکە لە مەسلەی اختصاصات و سەلاحەتەکانی محکەمەی اتحادیەوانێ قسە لەسەر ئەم مەسلەیە بکەن یاخود پاساو بۆ انتقادەکەیان لەسەر ئەساسی تشکیلەی محکەمەی فدرالیەوە بێنەوە بەڵام باشە ئەم بێدەنگیانە بۆ لە کاتێکە ئیسارە ئەبێت و ئەو ڕوژێنرێت کە دوای ئەوەی کە بڕیارەکان دەرەچێت بە قەولی پەندە عەرەبیکاڵێ بۆ بعدە خەراب البەسرە ینی مثلا بۆ لە کاتی خۆیان قسە ناکەی یاخود کاتی خۆی لە پێکێنانی ئیتلافی ئیدارەی دەولەیە کە کابینەی بەڕێز محەممەد شیع سوودانی تشکیل بووە ئەیتۆ لە ئیتفاقی سیاسیەکە تا بۆ قسە دەسەر ئەمانە نەبووە ئەمە یەک دومیان زۆر بنودی تر و ئەحکامی تری دەستوری هەن کە
کەشێکی نادەستوریان فەرز کردو بەسەر واقعی سیاسی هەرێمیش و عێراقیشە بەگشتی بۆتە تا ئێستا لەسەر ئەمانە بێدەنگیت. یعنی بۆ نمونە ئەو پەکخستن و خاوبوونەوەی لە تەطبیقی مادەی 140 دەستورە هەیە سەبارەت بە پرسی ناوچەی کوردستانەکان. خۆ باشە ئەمەش لە ڕووی هەژمونگەرایی ئەمنی و سیاسی و عسکەری و میلیتاری حکوومەتی ناوەندەوە بەرامبەر بە ناوچە کوردستانەکان وجودێکی نادەستوریە بۆ لەبەرەوەی کە لە ئەساسا بە پێی دەستور تعریفێکی بە ناوچەی جێناکۆک بۆ کراوە. ئەی بۆ تۆ تاکۆی ئێستا هیچ قسەیەکرد نییە. ئەمە یەک دووەمیان زۆرێک ئەحکامی تری دەستوری هەیە کە عیلاقەی بە وجودی دەستوری هەرێمەوە هەیە. باشە خۆ هەر لە هەمان کاتە بە دەستوری عێراق داوا کراوە کە هەرێمی کوردستان دەستورێکی هەبێت بۆ لەبەرەوەی کە تعریفێکی دەستوری بە دامەزراوە دەستوریەکانی قوارەیەکی دەستوری بدات. قوارەکە وەک دەستور ئیقراری پێکراوە باشە، بەڵام دامەزراوەکانی ناوی دامەزراوەی نادەستورین بۆ لەبەرەوەی دەستورمان نییە. لە هەمان کاتە ئەگەر تۆ قسە لەسەر وجودی دەستوری دامەزراوەکان نەکەیت لەسەر چه ئەساسێگەی تاعن لە نادەستوری بوونی قەرارێکی دادگای فیدرالی ئەدێت. لە کاتێکە تۆ دامەزراوەکانت ئەتوانین تعریفی دامەزراوی نادەستوری بۆ بکەین وەکو دامەزراوەکانی هەرێم دەسەڵاتی تەنفیزی و تەشێ و قەزایەک. وەلامان کاتە ئەمجا باسدا مەسەلەی بڕیارێک لە یاسایەکی کوردستانی ئەەکەیت. یاسای کوردستانی بۆ ئەنجامدانی پرسی هەڵبژاردن لە چۆ؟ ینی خۆ تۆ لەو وجودەکییانە سربەخۆییان نیت کە لە دەرەوەی سیستمی فیدرالی و پرۆژەی هاوبەشی نیشتیمانی سیاسی عێراقی وجودت هەبێت تاکو بڵێن وڵی پرۆژەیەکی کوردستانی بەحت کاکە تۆ لە ئەساسەوە خەوارەکە دەسەر ئەساسی دەستوری عێراقی فدرال وجودی هەیە. ینی بڕیارێکی کوردستانی بە چمانایەک وەرە بە پێمان بڵێ بزانین بە باشە کاگارم خۆ لە ڕاستیدا دادگای فدرالی خۆ دەزانی زیاتر لە چەند جارێک مەماتەڵی بکاتەوە کرد لەسەر ئەم دۆسیە بۆی لە هەرێمی کوردستان کیانە سیاسەکان و حزب سیاسەکان خۆیان بگەنە ڕێکەوتن. خۆیانی پارتی دموکراتی کوردستان کاتی لە بەردەستدانە بوو بۆی لەگەڵ لایەنەکانی تر جەدەل و نیقاش بکات لەسەرم بڕیارە و بڕیارەکە نەگەڕێتەوە بۆ دادگای فدرالی. زانی چۆناکە کەسەتی مەسەرەن ناج و سیاسەتی کارکردنی ئەم حیزبە لەسەر بنەمای هەژموگەرایی و احتیوایە. یعنی لەسەر بنەمای ڕێزگرتن لە ئیرادەی سیاسی هێز و لایەنەکان نییە بۆ بەشداریەکی دیموکراسیانە لە ممارەسەکردنی دەسەڵات و ئاشتیانە دەسا و دەستپێکردنی دەسەڵاتە. یعنی مەسەرم بۆ نمونە ئەو سەقفێکی داناوە بۆ خۆی ئەگەر من زۆرینەی پەرلەمانی لە بەدەست منەوە نەبێتتر هیچ شتە شەرعیەتی نییە. یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ساڵی 1992 کە دەرچووە هەشت هەمواری بەسەر هاتووە بۆ 5 خولی ڕابردوو. باشە و لەسەر ئەساسی داکەوتەکانی پێنج خولە نۆ کابینەی وزاریشی لەسەر تەشکیل کراوە. باشە لە ماوەی ئەم پێنج خولەی ڕابردووە ئێمە یەک مەجموعەی ئیشکالیەتی گەورەی ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردنمان هەبووە. باشە بەسیترینیان ڕێژەی نوێنەرایەتیە بۆ هەر کورسیەک. باشە لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بۆ ڕێژەی نوێنەرایەتی هەر کورسێک لە مەجموعی 111ەکە پێشەم بڕیارەی دادگای فدرالی 33,000 دەنگی داناوە بۆ هەر 33,000 دەنگدەر نوێنەرایەتی کورسیەک یعنی ئیجمالەکەی ئەکاتە 3,300,000 لە ساڵی 1992 ئەنێ هەتاکو ئێستا ڕێژەی دانیشتوانی ئەم هەرێمیش گۆڕانکاریی بەسەرا ناوە بەدڵنیاییەوە بەڵێ وانە نابێ ئەم یاسایە وەکو هاوشێوەی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گۆڕانکاری بەسەرا بێت. ئەمە یەک دوو ئەگەر بە ئیجمالی هەموو ئەو هەموارانەوانی وەری بگرین پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە لەسەر ئەساسی یەک بازنەیی و لەسەر ئەساسی نەبوونی لیستێکی پاکشکراو لە ئەو خەلو خەوشانەی کە هەیەی و لەسەر ئەساسی دوورخستنەوەی هەموو ئەو خەوشانەی کە ئیتیهامی ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردننی پێکرێت لە هەرێمی کوردستانە بۆ نمونە وەزیری ناوخۆی حکوومەتی سووری ئەڵێ هەمنیشتیمانیانی سووری لە باکووری عێراقا 9 ملیۆن ڕێگەزنامەی عێراقیان پێبەخشراوە. چێ داوێتی پێیان؟ ڕاستەوخۆ ئیتیهامەکە بەرامبەر بە حکوومەتی هەرێمە. باشە دوای ئەوە ینی لیستی بایۆمەتری دەنگدەران کە لە پرۆسی هەڵبژاردننی عێراقا بۆ ئەنجومەنی نوێنەران پەیڕەوەکرێت لیستی بایۆمەتری 2021 بۆچی ئێمە بێت تەنها لەسەر ئەو لیستە پەیڕەوی سیستمی دەنگدان بکەین کە تەنها هێزێکی سیاسی دیاریکراو لە ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردنە پێی قبوڵە بۆ ئەبێت تەنها ئێمە لەسەر ئەساسی سیستمی یەکبازنەی ئەنجامی هەڵبژاردن بدەین لە کاتێکان نازانین ئایا دادپەروەریەک لە دابشکردنی ڕێژەی کورسەکان بۆ نوێنەرایەتی پارێزگاکان بە حەقی خۆی ڕۆشتووە یاننا. لەسەر چه ئەساسێک ئێمە هاتوین 11 کورسیمان تهدید کردو لە قانونی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە
لە کاتێکە نازانین سروشتی ئەم پێکاتانە و ڕێژەیان و دابشبوونی دیموگرافیان لەسەر چه ئەساسێکە باشە ئەمە بێجگە لە ئەوەی کە ئێمە نازانین ئایا چارە نووسی نوێنەرایەتی کوردستانیانی ناوچە جێناکۆکەکان لەکوێی پەرلەمانی کوردستانایە پێش خولی ڕابردووە تۆ باز داکۆچیکردن لە پرسی ناوچە کوردستانەکانی کەرکووک و دیالە و شنگال و شێخانەکەیت بەڵام تاکو ئێستا لەسەر ئەساسی ئینتیمای نیشتیمانی بۆ هەرێمی کوردستان وە قوارێکی دەستوری هیچ مافێکت نەداوەتێکە نوێنەرایەتی چێ لە پەرلەمانی کوردستانەکەیتوە ئایا من وەکو هێزێکی سیاسی مافی ئەوم نییە بەڵام تۆ بە چ مافێک لەبەرەوەی کە ئەم قانونا لە ساڵی 1992 دەرچووە و هەموارەکانیشی هەن تەنها لەسەر ئەو ئەساسە بووە کە سیاست و استراتیژی ئەنجامدانی هەڵبژاردن لە خولەکانی 2 3 4 و 5 بە شێوەیەک بووە کە پرسی زۆرینەیی هەژمونگەرایی نیابی بۆ هێزێکی سیاسی دیاریکراو کە پارتی دیموکراتی کوردستانە مسۆگەر بکات اینجا ئەمە یاسایەکی بێخەل و خۆشە و هیچ شتێک لە ئارایانی و هەموو شتانی جەنابەت باسیەکەی ینی دەمانگەێنێتەوە باوەڕێی لە سەرجەمی هەڵبژاردنەکانی ڕابردوو کە کراوە نەعەدالەتیشی گەورە هەبووە بەڵێ وایە بە دڵنیاییە وەزانی بۆچی نەعەدالەتیە بووە سەیریکە کاکە ئەزیزەکەم خۆ دەرچواندنی یاسا لەسەر چه ئەساسێکە لەسەر ئەساسی ڕێخستنیکایەکی کۆمەڵایەتیە کە تایە حەق و عەدالەت ڕەچاو کرابێت وایانە تعریفی ئەساسی قانون ئەمەیە بەڵام ئێمە بابێن کایی پرۆسەی دیموکراسی ئەنجام بدەین ڕێژەی ئەو ناڕەزایەتی و باوکوێتانەی کە بەرامبەر بە خولەکانی ڕابردووی پەرلەمانی کوردستان کراوە ئەمە باشترین بەڵگە نیە بۆی کە تۆ بزانیت ئەم پرۆسەیە وەکو پرۆسەیەکی دیموکراسی و دادپەروەر بە ئەندازەی پێویستی خۆی مامەڵەی لەگەڵا نەکراوە لەسەر ئاستی یاسایی هەمواری بۆ دەرکراوە کە نەوئێک لە تەکیفی بەرامبەر ینی گونجاندنێک بە هەڵوێستی سیاسی ئەو حیزبانە بدات کە مەبەستیانە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ پرۆسەی هەڵبژاردنا بکەن و لە هەمان کاتیشا ینی لە ماهیەت و ئەنجامدانی دادپەروەری و دیموکراسی پرۆسەکە کەم کاتەوە کاکە ئەنجامدانی هەڵبژاردن ینی ممارەسەکردنی حەقێکی ڕەوایە مافێکی ڕەوایە بۆ هاوڵاتی کە بەشداری پرۆسەی سیاسی نیشتیمانی وڵاتەکەی ئەکات بۆ ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوانە نوێنەرایەتیەکان دیاری بکرێت و لە ڕێگەی نوێنەرایەتیەکانەوانە پێکاتەیەکی دەسەڵاتی جێبەجێکردن فەرمان ڕەوایەتیەک چێ ببێت کە قودرەتی بەڕێوەبردننی ئەو کۆمەلگایە و گەشەسەندن و پێشخستن و چارەسەکردنی کێشە و گیر و گرفت و قەیرانەکانی هەبێ نەک بە شێوەیەک بڕوا بە ئاقارێکا بڕوات کە خودی ئەو ممارەسەکردنەش ببێتە دروستکردنی قەیران بۆ کۆمەلگاکە کاکە ئەزیزەکەم ئێمە لە نەتیجەی ئەوەزە یا لەسەر چه ئەساسێک 2 ساڵە دەسەڵاتی ئەم هەرێمە ئەکسپایر بۆ بە هەموو پێکاتەکانەوە ئەی بۆ ئیدامی پێدرێت ئەگەر تۆ ئەوەندە کەسێکی حەریص و هێزێکی سیاسی دڵسۆزی لەسەر مەسلەی پابندبوون بە پرانسیپە دەستوریەکانەوە ئەی 2 ساڵە بۆچی ڕێگە ئەی کە ئەم حکوومەتە بە شێوەیەکی ئەکسپایر بگوزارێت ئەی چەندێکە کە داوا ئەکرێ هێز ویلایەنە سیاسیکە داوا ئەکاتێگەی کە هەموارێک بکرێت بۆ ئەبێ ئیلا ئەو هەموارە لەسەر ئەساسی تەکیفێک بێت کە خۆت مەبەستە وەکو هەژمونگرایەک ئەم دوای ئەوە کاکە مێزە سیاسیانە کە بەشداری پرۆسی هەڵبژاردنەکەن خولێک و دوان و سیان و 4 و 5 کە تۆ زۆرینەی پەرلەمانی تایە مسۆگەرەکەیت من حەقی خۆم نییە بە حساباتی سیاسی خۆمە بچمەوە بزانم سەبەبی چییە چێ لە خەلەلەکە من نیم بۆیە تۆ زۆرینەی پەرلەمانی دەدەسەینەوە وانە ئەی باشە ئەی چێڵە ئەو ئەحکامانەی کە لە ڕووی قانونیوانە لە ناو یاساکەی ئەڕێکراوە ئیشکالێتی گەورەی نییە بۆیە هەموو جارێ زۆرینە بۆ تۆ مسۆگەرەکە و من کەمینەوە بە پاشکۆی تۆ بێنوانێ و هەر کاتێکیش بتەوێت لە دەرەوەی ئیرادەی من بەبێ بەشداریکردنی من بە ناوی حکومەتەکەەوە کە من بەشێکی ئەساسی پێکاتەکەیم بڕیار ئەدەیت کۆڕ و کۆبوونەوە ئەنجام ئەدەیت ئیتفاقات ئەەکەیت تەسریحات ئەدەیت منیشی تیانیم و ئاگاشم لێنێ و ئەش بێ قوبوڵم بێت ئەمە ئیشکالێتێکی گەورەیە لە ممارەسەکردنی دەسەڵاتە دەسەڵات بە مانافراوانەکەی ئێڵێم چ لەسەر ئەساسی پێکاتی دەسەڵاتی تەشریعی یاخود تەنفیزی یاخود قەزایی کاکە ئەزیزەکەم بۆ نمونە ئێستا لەسەر ئاستی عێراق و تورکیا لەم ماوەیە کە ئامادەکاری ئەکرێ بۆ سەردانی سەرۆکی تورکیا بۆ عێراق باشە ڕەجەب تەیب ئەردۆغان مشتومڕێکی زۆر لە ئیتفاقاتی ئەمنی لە بەغا کراوە کە لە طرفی هەرێمەوانێت تەنها ئەو کاراکتەرانە بەشداریان کردووە کە تەمسیلی سیاسی هێزێکی دیاریکراوینەوە حکوومەتەکەکەن لە کاتێکە حکوومەتی هەرێم حکوومەتێکی تلافیە زەحمەنە بێ پێم مامڵێن بۆ وەزیری پێشمەرگە کە نوێنەرایەتەکە بۆی چێتی نیشتمانی کوردستانە بەشداری و دانیشتن نەکراوە چێ پێی نەوتووە بۆ ئاگادارتان نەکردوێتەوە وانە ئەو جومگانەی تر کە تایە لە ڕووی ئیتلافیەوانێ
هەموو ئەو لایەنانەی کە بەشدارن لە پێگەنانی حکوومەتە نوێنەری بزوتنەوەی گۆڕان بۆ لە ئیتفاقەکانە بووە بۆ لە قسە باسەکانی ئەو ئیتفاقی ئەمنی بینی عێراق و ئینان بوو باشە ئەگەر ئەڵێن ئەمە پەیوەندی بە هەرێمەوە چێ ئەی وەزیری ناخۆی هەرێمی کوردستان بە چ سیفەتەی لە کۆبوونەوەکە حزوریە بۆ بەڕێز کاک ڕێبەر ئەحمەد بە چه سیفەتێک لەوێ بووە خۆ قسەیەکە لەگەڵ حکوومەتی فیدراالیا کراوە صفەتی سیادی ئەو لەناو حکوومەتی فیدراالیا چیە زەحمەنە بێت پێما بڵێن وانە کاک عزیزەکەم ئایا ئەمانە هەموو جێگەی پرسیار نین من بەشێکی ئیتلافینەوە ئەم دەسەڵاتە سیاسی تۆم ئەگەر تۆ بەم شێوەیە ئیشە سەری قساکردنم بکەی و تەنها بەو شێوەیە منت قبول بێ کە خۆ دەتەوێت ئەمە بەشداری پێ ناڵێن کاکە ئەمە پاشکۆیەتی پێڵێن دوایەوە ئێمە یاسایەکمانەیە یاسایەکە ئەساسێکی دەستوری نییە کاک لە ساڵی 1992 دەستوری هەرێم هەبووە بە ئێستاشەوە ئەمە یاسای لەکوێ دەرکرا بە ئیجماعێکی سیاسی هێز سیاسی کوردستانەکان بوو کە لە ئەو کاتە بەرەی کوردستانی وجودی هەبووە باشە تۆ لە دوای دەرچوونی دەستوری هەمیشەی 2005 عێراقەوە حەقێکی دەستوری دراوەتێک کە لە ڕێگەی مەجلیسێکی تاسیسیەوانێ دەستورێک بۆ هەرێمی کوردستان بنووسیتەوە و لە سای ئەم دەستورەیە تعریفی اختصاسات و سەلاحیەتەکان بکەی بۆ لەبەرەوەی کە تعریفێکی دەستوری بە دامەزراوەکانت بدەیت ئێمە قەوارەکەمان دەستوریە بەڵام دامەزراوەکانمان نادەستوریە ئەی باشە ئەگەر تۆ قسە لەسەر وجودێکی دەستوری دادگای فیدراالیەکەی ئەی بۆ قسە لەسەر وجودێکی دەستوری دامەزراوەکانی هەرێمەکەت تاکەی وایە نەکاکە بە ڕێزەکەم ئەنی ئەمە سیاسەتێکی دووفاقیە ئیزدیواجیە منطقی بانێک و دوو هەوا مامەڵەی لەگەڵ ئاگرێت هەمووشی لە پێناوی ئەوەیە کە ئەم هێزە ئەو هەژمونگەرایی احتیفاز پێ بکە کە خۆی کاگارم ئەوە لە ڕووی دەستوریەوە باشیت کردەوە دەمەوێت باسی واقع سیاسیەکەی ئەمڕۆی هەرێمی کوردستان بکەین ئەنی بایکۆتکردنی هەڵبژاردن لەلایەن پارتی دموکراتی کوردستان خەڵکی دابش کرۆ بەسەر دوو بەرەدا یەکێکیان دەڵێن ئەمە وەک جۆرێک لە نمایش و فشاری سیاسی دەمێنێت دوجار پارتی هەربەشداری هەڵبژاردنەکە دەکات یەکێکی تریش پێی وایە نەخێر پارتی بەشداری هەڵبژاردنەکە ناکا بەڵام ئاخۆ بەبێ پارتی هەڵبژاردن دەکرێت لە هەردوو بابەتەکە سەرنج و تێڕوانینی چۆ چییە؟ من پێم وایە موقفەکە ئێستێدافتایە دادگای فیدراالیە لە موقفی سیاسی پارتیەوە بڕیارەکە دراوە بڕیاری دادگای فیدراالیش دەبێت جێبەجێ ئەوان وا ئەڵێ چی ئەڵێ لەبەر ئەوەی کە لە مەسەلەی اختصاسات و سەلاحیەتەکانی دادگای فیدراالیا بە پێی مادەی 92 نەک مادەی 93 کە ئەڵێ قەرارەکانی دادگای فیدراالی بات و ملزیمە ئەو ئەڵێ لە اختصاسات و سەلاحیەتەکانە ئەگەر بڕیارێک دەرچوو پەیوەندی هەبوو بە شێواندنی دۆخی سیاسی و ئارامی و ئاسایشی نیشتیمانەوە ئەم دادگایە ئەتوانێت عدول بکە لە بڕیارەکەی ڕەنگە لەسەرم ئەساسە بیانەوێت دادگای فیدراالی بخەنە بەردەم موقفێکەوە کە عدول لە قەرارەکە بکات جا دەکرێت ناخێت کاتەکە تەواو بووە بڕوان ناکەم ینی ترە و مەجای ئەوەی تیانە ینی قیاساتی تایبەتی هەیە بۆ ئەحکامی قەزایی دادگای فیدراالی ئەگەر ئەمانە لە وەختی خۆی لە تەوقیتاتی خۆیان بە نەزەری ئەتیبار وەرنەگیرێتەوە یعنی ناکرێت قسەی لەسەر بکەین شتێکی کایە کە زۆر گرنگە من حەزەکەم پێت بڵم کاکەزانە نظامی نوێنەرای کاکە سەتیب نظامی ئەنجومەنی نیابی لە سیستمی سیاسی عێراقیە نظامی دوو ئەنجومەنیە باشە کە ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی فیدراالیە باشە هاوشێوەی مەسەرەن نظامی پەرلەمانی ئەمریکا کە مەجلیسی شوێخ و مەجلیسی ئەمای هەیە ئەو ئەنجومەنی فیدراالیە باشە کۆمەڵێک ئێستحقاقاتی ممارەسەکردنی ڤیتۆیی هەیە باشە ڕەنگە لە زۆرێک لە کاتەکانە کە دەرک بەوە بکات دەرچواندنی یاسایەک دەرچواندنی بڕیارێک دەرچواندنی موقفێکی سیاسی کە غەدرێک ناحەقیەک پێشێکردنێکی شایستەیی نەتەوەی و نیشتیمانی عێراقیانەی تیابێت ئەتوانێت ڤیتۆی لەسەر ممارەسە بکاتەوە بنەوە ئەنەوەکان بیجێڕێتەوە بۆ ئەنجومەنی نوێنەران یا بۆ دەسەڵاتە ئەساسیە سیادیەکانی حکوومەت و چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە لە ساڵی 2005ەوە کە دەستوری هەمیشەیی فیدراالی دەرچووە لە عێراقا ئیقرار بە پێگەێنانی ئەم مەجلیسی فیدراالیە کراوە ئەم مەجلیسی فیدراالیە هیچ کەسێ بەقەدەر ئەم هەرێمی کوردستانی تۆ پێویستی بە تاسیسی ئەم مەجلیسە نییە تاکو ئێستا هیچ مبادرەیەک نییە لەلایەن هیچ هێزێکی سیاسی ئەمەرێمەوە من بۆ مێژوو ئەیڵێم تاکە هەوڵێک کە درابێت لە سەردەمی بەڕێز دکتۆر فواد مەعسووما بووە کە مسودەیەکی ئامادە کردووە بۆ ئەوەی کە ئیشێک لەسەر تەسیسی مەجلیسی فیدراالی بکرێت وەک بەشی دووەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ممارەسەکردنی دەسەڵاتی نیابیە بەڵام بەداخەوە تاکو ئێستا نەبووە بە ئەمری واقع و ئیشی بۆ نەکراوە یعنی لەناو ئەنجومەنی نوێنەرانە لەسەر ئەساسی زۆرینەی دوو لەسەر سێ بێ ئیقراری پێ بکرێت
تا ئێستا ئیش لەسەر ئەمە نەکراوە. ئەوە من پێم وایە خەتاباری سەرەکی لەم مەسەلەیە پارتی دیموکراتی کوردستانە، بۆ لەبەر ئەوەی کە لەسەر ئاسی نوێنەرایەتی ئەنجومەنی نوێنەران زۆرینەی ئەو لایەنە سیاسەیە کە بەشداری کردووە وەکو بەشێک لە هاوبەشی نیشتیمانی سیاسی کورد لە حکوومەتی فدرالیا و لە هەمان کاتیشە هیچ مبادرە و تەرحێکیان نەبووە، حتا ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستانیش لێرە و لەوێ محاولەی کرده بێت هیچ وەڵامدانەوەیکیان نەبووە بەرامبەری و ئیشیان بۆ نەکردووە و هەوڵیان نەداوە لۆبیەکی لەسەر ئاستی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ پێک بێنن بۆ ئەوەی کە لە کاتێکی ئاوایە ئەگەر تۆ ئیتیهام بە نادەستوریبوونی بڕیارێک، ئیتیهام بە نادەستوریبوونی یاسایەک، ئیتیهام بە موقفێک ئەکەی کە ئەزانین وجودی قوارەکەت لە ڕووی دەستوریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی نەتەوەیەوە، لە ڕووی نیشتیمانیەوە تووشی ئیشکالێکی گەورە ئەکات بتوانانی پەنای پێ بگریت بۆ ئەوەی کە ئەو موقفەی کە نەخوازراوە ئینقازیکەی لە ڕێگەیەوە. ئەمە یەکێکە لەو مشکلە ئەساسیانە. یعنی ئێستا ئەگەر مەجلیسی فدرالی ئەنجومەنی سەر بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ئارایە هەبوایە ڕەنگە لەوێوانێ بکرایە قسەیەک لەسەر ئەم مۆزوع بکرێ بۆ لەبەرەوەی واریدە لە اختصاصات و سەلاحەتەکانێک کۆمەڵێکی اعتیبارات لەسەر ئەم مەسائلانەدا بنرێ. بەڵام لە غیابێت تۆ ناتوانانی هیچ بڵێیت، نازانین بۆ لەبەرەوەی نەوجودیە نازانێت اختصاصات و سەلاحەتەکانیش چۆنە و خەتاباری ئەساسیش هێزی یەکەمە کە هەمیشە احتیفازی بە نسبی زۆرینەوە کردووە، بەڵام بۆ تەوەجوهات و تەکیفی موقفی سیاسی و استراتیژی خۆی بووە بۆ ئیشکردن لەسەر چارەسەکردنی ئەو ئیشکالاتانە نەبوو کە هەیە بە دەلیلی ئەوەی کە بۆ نمونە ئێمە نزیکەی 10 ساڵە ئەزمەی بڕینی موچە و پاشەکەوتی موچە و قەیرانی دارایی لەم هەرێما هەیە. باشە ئەمە داکەوتی چی بوو؟ داکەوتەی پێڕەویکردنی سیستمی ئابووری سەربەخۆ بوو، داکەوتی تێنەگەیشتن بوو لەو اختصاصات و سەلاحەتانەی کە لە بینی هەرێمی کوردستان و بەغدایە هەیە. کاکە ئەزیزەکەم، ممارەسەکردنی دەسەڵات لەسەر ئاستی نیظامی سیاسی فدرالی لە عێراقا لە پەیوەندیە بە سیستمی لامەرکەزی پارێزگاکان و لە پەیوەندیە بە ئیدارەی هەرێمەکانەوە 4 نەوع دەسەڵاتە. دەسەڵاتێکیان دەسەڵاتی حەسری فدرالیە کە عیلاقەی بە حکوومەتی فدرالەوە هەیە، دەسەڵاتێکیان دەسەڵاتی مشتەرەکە، باشە، دەسەڵاتێکیان دەسەڵاتی پارێزگاکانە، دەسەڵاتێکیان دەسەڵاتی هەرێمە. یەک ئەگەر ئەم برادرانەی ئێمە لە ماوەی ڕابردووە قسەیەکی جدیان هەبوایە تەنها بەهاتنایە لەسەر ئەساسی ئەو مادە دەستوریانەی دەستوری هەمیشەیی عێراق، قسەیەکی جدیان هەبوایە لە دادگای فدرالی داوای تەفسیری دەستوری اختصاصات و سەلاحەتەکانی هەرێمیان کردایە پێش ئەوەی کە دەست بەرن بۆ پرسی ئابووری سەربەخۆ و هەموو ئەو بڕیارانەی لێ بکەوێتەوە کە دۆزینەوە و دەرهێنان و هەناردەکردنی نەوت بە نادەستوری بزانێ و حکوومەتی هەرێم پابند کا بۆی کە بە یاسای نەوت و غازی فدرالیەوە و دوجار لە مەسلەی قانونی موازنەی اتحادی سولاسیە کە 2023-24-25 هەموو ئەو ئیشکالانەی کە هاتە پێشەوە و تۆ بەتانەت زانیوە و بە غەدر و بە ناحەقیت زانیەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەگەر پێشتر ئەساسێکی تەفسیری دەستوریت بۆ اختصاصات و سەلاحەتەکان هەبوایە تووشی ئیشکالاتانە نابوویت. بەڵام کاتێک کە تۆی تەعن لە نادەستوریبوونی قەرارەکەی ئەی کاکە ئەی لەو پێش لە چۆ بووی؟ ئەی بۆ نەهاتیت ئەم هەموو ئیشکالەتانەی کە لە بەردەم تا هەیە چارەسەریکەی؟ ئەی ئەو لەشکرە لە بەشداریکردنی پۆستی وەزیر و مدیر عام و ڕاوێژکار و نازانم چی و چی و چی و چی و هەتانە ئەی باشە کاگەرامانی هەردیسان با پرسیارەکە بکەمەوە لەوەی کە پارتی لەم بڕیاری پاشگەزە بێتەوە؟ ڕەنگە زوو بێ حکوم لەسەر ئەوە بین، بەڵام بە احتیمالی زۆر پاشگەز زوو لەسەر بنەمای چی؟ ینی چەند ڕۆژێکمان ماوە بۆی کە لیستی کاندیدەکان تەسلیمی کۆمیسیۆن بکرێ و کۆتایی دێوادایان ئەگەر پارتی بڕاری بایکۆتیدا بێ و کاندیدەکانی پێشکەش نەکاکەواتە ئەو من پێم وایە نە لەسەر ئاسی نێودەوڵەتی و دۆستەکانی کورد بە دیاریکراوی ئەمریکاش و موقفی نەتەوەی گرتوەکانیش وەنە لەسەر ئاسی عراقی وەنە لەسەر ئاسی قانونی ئەحزابی سیاسی عراقیش کە پارتی خودی پارتی وەکە کاراکتەرێکی معنەوی ئەتیباری هەیە وجودی هەیە هیچ ئیشکالێتێک نییە لە مەسلەی بەشدانی نەکردنەکەیە، بەڵام بە احتیمالی زۆر پێم وایە عدولێک لەو مەسلەیە ئاکات ئەگەر بزانێت دوای ئەوەی کە ئیسێدافە ئەساسیەکەی کە کردوێتی محکەمەی ئەتحادیە بۆ ئەوەی کە ئیلتیجا بە عدولێک بکا لە قەرارەکەیە بەرامبەر بە چێ ئەوەی کە مەسلەی کۆتاکانە چێ ئەوەی کە عیلاقەی بە مەسلەی تەوتینی ڕەواتبی هەرێمەوە هەیە. ئەم مەسەلە ئابووریە بەڕاستی کاکە تۆ دەدانە ساڵە تێگەی چارەسەرت نەکردووە، تەعنی لە نادەستوریبوونی محکەمەی اتحادی چییت؟ ئەی چەند ساڵە تۆ لەکوێی بۆ چارەسەرکردنی پرسی وشکالەتی موچە؟ وایەنە؟ ئەی چەند ساڵە لەکوێی تۆ بۆ داکۆچیکردن لە شایستە داراییەکانی ئەم هەرێمە؟ ئەی چەند ساڵە لەکوێی بۆ دانانی
قانونێکی موازنەی ئەم هەرێمە یاسای بجەت نییە کاکە کەس نازانێت طبیعەتی ئەو داهاتە ناوخۆیانەی کە هەیە طبیعەتی ئەو واریداتانەی کە هەیە چۆنیە چۆن ئەڕوا چێ ئەیبا چێ نایبا چی لێ چی لێ نایە کاکە لە خیابی قانونی موازنەیە تۆ چۆن نەتوانانی سێکتەرەکانی خۆ تەنزیم بکەیت تەخسیساتە مالیەکان و سلوفە تەشغیلەکانی محافزاتەکان و ئیعمار و ئاوادانکردنەوە و پرۆژە استراتیژیەکان و هەموو ئەو سێکتەرانی کە عیلاقی بموانسەکردی سڵتەوەی لەسەر چه ئەساسێک دامەزێری ڕائەبووری ڕاندێکی ئەساسیان پێکاتانەیە تۆ دەی انتقادی منەکەی لێ وەلای لە سنووری سلێمانیا وایە وایە و نازانم ئەمەوە ئەی لای خۆچی هەیە ئەی فەرمووەرە کاکە جان دەی پێم بڵێ بازانم داهاتە ناوخۆیەکانی لای تۆ لەکوێیە ئەی تۆ کە قانونێکی موازنەوە نەبێت کەواتەی سەعدادتیان نیە ئەعلانی ئەم مەسەلانێتیا بکەیت کەواتەی سەعدادتیان نیە ئەو داهاتە نەتەوەیی و نیشتیمانیانەی کە شایستەیەکی حەقیقی و شەرعی ئەم کۆمەلگایەیە بیدەیتەوە دەسی و یەکێتیش خەتابارە لە مەوزوعە بۆ معلوماتی کاکەسەتی چونکە ئەو لەبەر احتیفاز پێکردن بە هەژموگەرایی سیاسی خۆیەوە زۆر بەلایە ئاسایە ئەم واقعە 20 ساڵی تریش بخایێنێت بەڵام کاتێک کە تۆ یەکێتی نیشتیمانی کوردستان زەرەری هەرە گەورە بەرتۆوەکەوێت دوو لە سەرسەی زیانەکە بەسەر تۆ و زۆری توای ئەشکاوەتەوە بۆ لەبەرەوەی ژمارەی هەر زۆری فەرمانبەران و موچەخۆران ئەکەونە لای تۆ ئەکەونە زۆنەکەی تۆوە ئەی باشە ئەکری ئەمە بێدەنگی لە باس بەرامبەر ئەمەیە کاتێک کە پشەوی کۆمەڵایەتی لە نەتیجەی ئەم قەیرانە ئابووریە دروست دەبێت ئەی تۆ بەرپرسیارەتی نییە لە بەوەی کە خاوەنددارەتی ئەم دەسەڵات و فەرمانڕەوایەتێت لە ئەستۆیە بە چارەسەرکردنی بەس کاگارم خۆ دەزانی واقعەکی تاڵە بۆ لە ڕابردووداکە لە حکوومەت هەرێمی کوردستان دایەکێتی بەڕوونی ناڕزایی دەربڕێوە کارگەیشتە بایکۆتی کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی حکوومەت بەشداری کۆبنەوەکانی نەکرانی باردۆخەکان بە شێوازێک بوون کە کەڵکی چارەسەر و حەلیان نەما بوو ناڕزایەتی کافی نییە هەڵوێستی تر وەرەگرم کاکە عزیزەکەم ئەم کابینەی نوێیە بە مانای کەلیمە شکستی خۆی سلمانوە لە ڕووی واقعی و منطقیەوە لەگەر ڕێزما بوو هەموو ئەو مادووبوونە دڵسۆزی و نەتەوەی و نیشتیمانی کە تایە بە قەرز براوە بەڵام لە ڕووی سەرەتیژی کارکردنیوانە تەواو شکستی خواردۆ کاک یەکێتی نیشتیمانی کوردستانی تر پێویست ناکە خۆی بەم کابینەوە مەشغوڵکە پێویستە بە دوای مەخرەجێکی ئەساسی بگەڕێت بڕیار لە پێگەێنانی حکوومەتێکی ئینتیقالی یعنی ئینقازی وەتەنی بکاتەوە تەواو کاکە ئەزمەکان زۆر گەورەیە لە سەرمان کاکە سەتیب جان یعنی ڕۆژێ درەنگتر ئەواقیبەکانی خراپترە لەسەر باوەڕمایە لەو قۆناغە دەرچین ئەنی ئێستا حکوومەتی ئینتیقالی فریەمان بکەوێت دەبێت ئامادە بین خۆمان ساز بکەین بۆ بابەتی هەڵبژاردنێ ئەنی بەڕاشکاوی پێم بڵێ هەرێمی کوردستان ئەو ئەزمونە تاقی دەکاتەوەیان بە جۆرێکی تر ئەزمموی حکومڕانی ببێ پارتی کاکە ئەزیزەکەم ئێمە بەپێی قانونی حزابی سیاسی لەسەر ئەساسی ئەو ئیلتیزاماتانەی کە لە مادەی 24 و 25 یاسای پارتە سیاسیەکانە لە ئەسۆی هەر پارتێکی سیاسیە بۆ ممارەسەکردنی دەسەڵات بۆ بەشداریکردن لە پرۆسی دیموکراسیە یعنی پابەندبوونیەکانی دیارە ئەگەر تۆ لەم پابەندبوونیانە لا نەدەیت زۆر ئاساییە بەشداریکردن و نەکردنە دۆکو یەکوایە بەشداری ئەەکەی بەسەر چاو نەتائیجەکان چۆن بوو حکمی چەنیدا لەسەر و ئەساسی ئیستحقاقی کە ئینتخابی کە بەدەستێناوە یعنی ئەگەر پارتی بەشداری پرۆسی هەڵبژاردن نەکا مشکلە چییە من تێناگەم بەڵکو بە عکسەوە ئەگەر بەشداری نەکاوی اعتراض و کۆسب و لە بەردەم پرۆسەکەی ئادابنێ مشکلە دروست دەبێت یعنی بۆ نمونە ئاماژ لە هەڵبژاردن چییە دەستنیشانکردنی نوێنەرایەتی هێزبیانە سیاسەکان نییە دوایی پێگاتەی ئیتلافی بۆ پێگەنانی کابینەی حکوومەت باشە تۆ بەشداری ناکەیت بەسەر چاوفەر مۆرە دامەزراوەکانی دەسەڵات تەسیم کە تۆ ناڵی بەشداری ناکەم بەسەر چاوفەر مۆرە موسەساتەکان تەسیم کەرەوە لەسەر ئەساسی حکوومەتێکی ئینتیقالی باشە و دوای ئەوەی کە هەڵبژاردن کرا ئەو هێزولایەنە سیاسانەی کە دەرچوون و بەشداریان کردووە با ئیستحقاقاتی انتخابی خۆیان هەبێ و ئەوان مەسئولن لە پێگەنانی کابینەی حکومڕانی وانێ چێ ینی مەسەر من ئەگەر لەویان نەبم چییە من خۆم بەخواستی خۆماڵم بەشداری ناکەم ئەڵێ ئێمە ینی بەیاننامەکە بە وازەحی پێ دەڵێ کاکە سەتیب ئەڵێ ئێمە بەشداری لە هەڵبژاردنێکان ناکەین کە بە بڕیارێکی کوردستانی نەبێت کاکە بڕیاری کوردستانیم بۆ تعریف کەم مەبەست لێ چییە کام بڕیاری کوردستانی ئەو قانونی انتخاباتی کە لە 92 دەری کردو ئەنوا ئەشکالی شکالیت هەیە ها ئەو دامەزراوانەی پێپێگەیەنی کە لە 2005ەوە دەستوری فدرالی داوات لێ ئەکات دەستورێکی بۆ ڕێبخەیت و ئامادەنی تعریفی دەستوری بیتێ ئەو یاسای هەڵبژاردنەی کە داوای هەمواری کراوە وایانە ئەو یاسای هەڵبژاردنەی کە لە پێش تەواوبوونی وادەی پەرلەمانی کوردستانە وادەی یاسای پەرلەمانی کوردستانە داوای ژماری کراوە هەموارکردنەوەی کراوە تۆ ئامادە نەبوویت ئیش قسەی لەسەرکەی ئەو ئیشکالێتەی کە لە کۆتایە هەیە و لە هەموو خولێکی هەڵبژاردناتەیەگەی ئێمە ئەبێ 11 بە هیچ بەشداری بکەیت لەگەڵ تا
کاکە خۆ ئەم مەسلەیە عیلاقی بە پێکاتەکانەوە نییە ئەمەی کە بەناوی کۆتاوە هەیە بەڵکو عیلاقەی بە احتیکاری هێزێکی سیاسیەوە هەیە بۆ دەنجی ڕەسەنی کۆتاکان عیلاقەی بە دژایەتیکردنی کۆتاکانەوە نییە ئەو پرۆژەیە من بۆ خۆم بۆ معلوماتی دەچێتم و کەسانی کە بەشداریم کردووە لە ئامادەکردنی هەمواری و پرۆژە یاسایە باشە و لەگەڵ ڕێزما بۆ هەموو بە ڕێزانەی تریش کە بەشدار بوون باشە کاکە ئەزیزەکەم لە هیچ بۆنەیەکی هەر پێنج خولەکەی ڕابردووە ئەم 11 کورسیی کە بە ناوی کۆتا و پێکاتەکانەوە هەیە لە دەرەوەی مووقیفی سیاسی پارتی هیچ مووقیفێکیان نەبووە بەرامبەر بە پرۆژە و پێشنیار و ڕاستپاردەی هیچ هێزێک و لایەنێکی سیاسی بەشداربوو لە پەرلەمانی کوردستانە ئەمە دەلالەت لە چیەکە دەلالەت لەواکە ئەمانە پاشکۆیەتەیەکی سیاسی تەواویان هەیە بە هێزێکی لایەنی هێزێکی سیاسی دیاریکراوانە لە ممارەسەکردنی دەسەڵاتی پەرلەمانیە و بۆ فەرزکردنی هەژمونگەرایی سیاسی حیزبی خۆی تەواو یعنی تۆ باشە ینی هێز و لایەنە سیاسیانەی کە لە ماوەی 5 خولی ڕابردووە بەشداری پەرلەمانیان کردووە جگە لە پارتی دیموکراتی کوردستان کەس هیچ ڕاستپاردە و پرۆژە و پێشنیارێکی باشی نەبوو بۆ خزمەتکردنی ئەم کۆمەلگایە ئەی بۆ کەسیان لە 11 کورسی کۆتایە نەهاتنە پانای بڵێن وەڵی کاکە ئەمە شتێکی باشە و عیلاق یعنی حتا ئێستا تۆ وەرە لەسەر پێکاتەکان پرۆژەیەک ئامادەکە بەشداری پێ بکە ئەگەری ئازی پارتی لەسەر 11 کورسی کۆتایە نەبێت ئەوان هیچ قسەیشیان نیە لەسەری کاکە ئەمە دەلالەت لەوا کات ئەم کۆتایانە بە ناوی کۆتا و پێکاتەکانەوە ئەم حقی ممارەسەکردنی دەسەڵاتی نوێنەرایەتیە استیغلال کراوە زەوت کراوە لەلایەن هێزێکی سیاسی دیاری کراوە وازحە کاکە ئەم 11 کۆتای لە چۆ هاتوون دیاری کراوە لەسەر ئەساسی بازنەیە لەسەر ئەساسی نوێنەرایەتی بووە لەسەر ئەساسی دیموگرافی بووە لەسەر ئەساسی چی بووە کووە خودی پێکاتەکان بانکە کە بە ناویانەوانێ ئەم کەسانە داناون ناڵێ ئێمە داریمان نەکردو ئێمە نەمان ناردووە نوێنەریە منیە فەرمو قسەیان لەگەڵا بکەن کاک وەرن بڕۆن کاکەکان بدوێنن بڕۆن کلدانەکان بدوێنن بڕۆن مەسیحەکان بدوێن بزان ناڵە چی ئەمە مافی پێکاتەیەکی ڕەسەن و حەقیقی ئەم کۆمەلگایە و لی زەوت کراوە لەبەرەوە کاتێککە پرۆژەیەکی هەموار دێتە پێشەوە بۆ ئەوەیە کە ئەم مافە بگەڕێتەوە بۆ ئەو پێکاتەیە خۆی هەروەکو چۆن من وەکو هێزێکی سیاسی مافێکم لێزەوت ئەکرێت لە ممارەسەکردنی ئەرچی پەرلەمانیا ئەویش بە هەمان شێوە کاکە ئەویش وەکو پێکاتەیەک فەرقەکە لەوایە من هێزێکی سیاسی مافەکانی جیاوازی چییە تۆ لە ناو 111 کورسیان منافەسە بکەی لەگەڵ 100 کورسیان ئەگەر تۆ باوەڕت بە هەژمۆنی خۆدەیە وەکو دەنجی ڕەسەن لە هەرێمی کوردستان دیارەمە بەستم پێکاتە جیاوازەکانە بۆچی ینی مووقیفیان وەرگرت ئەمەش دیسان هەنی نەچوو نەژێر هەژمۆنی سیاسی لایەنێکی سیاسی تر بۆی ناڕزایان بەرامبەر بەم بڕیارە وەرگر کاکە ئەزیزەکەم ئەوانەی کە ناڕزایەتیان بەرامبەر بەم بڕیارە وەرگرتووە پێکاتەکان نین ئێمە ئەبێت ژیایکەینەوە ئەوانە ناڕزایەتیان نواندووە کە بە ناوی پێکاتەکانەوە لەژێر هەژمونگەرایی سیاسی پارتیە ممارەسەی دەسەڵاتی پەرلەمانیەکەن موناقاهوەچی سکرتێری پەرلەمان هەڵوێستی وەرگرتووە بە دەنگی 109 کەس سکرتێری پەرلەمانە کاکە ئازیزەکەم لە کاتێکا من نوێنەرمەیە 113 دەنگی ناوە تێگەی ئەو شەرعەتی پێ نەدراوە وایە بڕۆن سەیری نەتایجی انتخاباتەکان کە لە خولی پێنجەم ئەو کاتە زانن یعنی ئەو فەرقە چەند زۆرە لە بینی دەنگی نوێنەرەکان ئەوەی کە ناڕزایەتی دەربڕیەوە پێکاتەکە نییە کاک چەند کاراکتەرێکی سیاسین سەر بۆ پێکاتانن بەڵام لە فەزای سیاسی حزبێکی دیاریکراوە سوورێنەوە و تەمسیلی سیاسەتی ئەو و سەپۆرتی سیاسەتی ئەوەکەن ئەجینا عیلاقی بە پێکاتەکانەوە نییە فەرموو بە پێم بڵێن نوێنەرایەتی فەرمی پێکاتەی کلدانی چێ نوێنەرایەتی فەرمی پێکاتەی کریسیانی چێ نوێنەرایەتی فەرمی پێکاتەی کاکەی چێ با ئەوان بێت قسە بکە لەسەرەوەی ئایا ئەم بڕیاریان پێ قبوڵ یا پێ قبوڵ نیە ئەو کاتەی ماڵێن ئەمەنا وانە لەبەرەوە ئەبێ جیاوازیەکی جەوهری بکرێت لە بینی ئەم مەسەلەیە و ئەم پرۆژەی هەموارەکە دەرکراوە و قسە لەسەر معالەجەکردنی 11 کورسی کۆتا کراوە بەو مەفهومە نییە کە عیلاقەی بە دژایەتیکردنی پێکاتەوە هەبێ بۆ مەفهومە بۆ کە بە پێچەوانەوە داکۆچیکردن بۆ لە مافی ئەو پێکاتانە من بۆ خۆم لە ناو وردەکاری ئەو موزوعەیە بووم ئەم پێکاتانە پێکاتێژی ڕەسەن و حەقیقی و نەتەوەی و نیشتیمانی ناو کۆمەلگایی من کاکە ئێخۆ ناکرێ ئێمە ڕێزە مافەکانیان نەگرین ئێخۆ ناگرێ ئێمە داکۆچی لە شایستەیەکانیان نەکەین وەکاتێک کە ئەمە قسەی لەسەر کراوە بۆ مانایە بووە کە تۆ ئەم 11 کورسیە استیغلال کراوە زەوت کراوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بجەڕیتەوە بۆ پێکاتە حەقیقەکە خۆی لەوێ خۆی چۆن
مامەڵی لەگەڵا ئەکات چۆن نوێنە دەستنیشان ئەکات و لەسەر چ ئاسی چ بازنەیەک ڕێکی ئەخات ئەوە پەیوەندی بەخۆوە هەیە. جا بابێنە سەر مەسەلەی جیاوازیە جۆوەرەکەی کە عیلاقی بە یەکبازنەی و فرەبازنەیەوە هەیە کاکە عەزیزەکەم. ئێمە لەسەر ئەساسی یەکبازنەی هەرێمی کوردستان پێشتر 12 کورسیمان هەبوو بۆ ئەگەر بە ڕێژەی نوێنەرایەتی پەرلەمانی عێراق وەری بگرین لەوێ 12 کورسیمان لەسەری حساب کردووە لە هەولێر 15 لە سلێمانی 18 باشە هەڵە بجەژی شەڵاگە لە ئایندەیە بوو بە پارێزگا و قرار بە پارێزگابوونی کرا و کاتە قسەیەکی ترمانە بێ لەسەری 12 بۆ 15 چەنی فەرقا؟ 3 کورسی 3 کورسی 15 بۆ 18 چەنی فەرقا؟ 3 کورسی باشە ئەی 18 بۆ 12 چەنی فەرقا؟ 6 کەواتە فەرقی 3 هەولێر و 6 بینی دۆهۆک و سلێمانی ئەکاتە 9 وانە؟ باشە ئەگەر بە پێی ڕێژەی نوێنەرایەتەکەی لە 100 هەر بۆ 100,000 کورسیەک حساب بکەین بە پێی قانونی پەرلەمانی عێراق باشە یعنی لەنا ئەو زۆنەیە فارقی 900,000 دەنگ حساب بکەین باشە لە ناو پانتایی 900,000 دەنگا تۆ لەسەر چه ئەساسێک وایانە دەیت ئیش لەسەر بەدەستێنانی دەنگ و نوێنەرایەتەکانی خۆ دەکەیت لە کاتێکە ئەمە ئەساسەکەیەتی لە کاتێکا تۆ لیستێکی دەنگدەرانی دانپێدانراوی فەرمیت نییە ئەمە ئەگەر وردی کەیتەوە بۆ مەسلەی 33,000 ڕێژەی نوێنەرایەتی دەنگدەری هەر کورسیەک بۆ 111 کورسیەکەی پەرلەمانی کوردستان بزانە چەندێکەکە یعنی فارقی بەلایانی کەمە و 15 بۆ 20 کورسی دەرەچێت ئێ باشە تۆ لە ناو پانتایی 15 بۆ ڕێژەی 15 بۆ 20 کورسی دەنگدانە بە ئارەزووی خۆت سیستمی یەکبازنەی فەرز بکەی بەسەر منە و لیستێکی دەنگدەری بایۆمەتری حەقیقی و معتەرەف نەبێت لە بەردەستمان کە منی ئەحتیمادی بکەمە سەر وەلەو لاشەوە 11 کورسی بەنای پێکاتەکانەوە لە من زەوت کرد بێت ئێمە هەر چۆنە داخلی پرۆسی هەڵبژاردنم لەگەڵ تا دۆڕاوە وانە؟ ئەمەش ئەوەیە کە ئێمە وتمان 11 هیچ بۆ پارتی ناکرێت کاک ناکرێت ینی من هەر چۆنە بەشداریکەم لەگەڵ تا تۆر زۆری نەی بە دەلیلی ئەوەی کە لە هەموو خولەکانی ترا ئەم ڕێژێت احتفاظ پێ ئەو کردووە و هەمیشەم بەزەر بەسەر ڕێژەکەی مناشکاوەتەوە وەرە سەیری ئەو گۆڕانکاریانە بکە کە لە ڕێژەی لایەنە سیاسیەکانە هەیە ئادەی پێم بڵێ لە خولیەکە یەکێتی نیشتمانی کوردستان چەند کورسی هەبوو پارتی چەنی هەبوو لە خولی دووە ئەم چەنی هەبوو لایەنەکانی تیکە چەندیان هەبوو خێرە گۆڕانکاری بەسەر ڕێژەی کورسەکانی هەموو لایەنەکانی ترایەت بەڵام ڕێژەی کورسەکانی پارتی بە حکمی زۆرینە لە ناو ئەم سیستمە پەرلەمانیە بە ساوتی ئەمێنێتەوە ئەو حکمەتە چییە کە ئەم هێزەی والێ کردووە کە هیچ گۆڕانکاریەک بەسەر ڕێژەکەیانەیە ئەو حکمەتە ئەوەیە کە احتیکارێکەیە لەسەر ئەساسی لیستێکی ناڕۆشنی دەنگدەران و لەسەر ئەساسی 11 کورسی پێکاتەکان ئێ باشە هێز و لایەنەکان دەرچیان بە حقیقەتی ئەم فێڵە کردووە و داوایان لە خەڵکان کردووی سەعانیان بە خەڵکانی شارەزا کردووە کە معالەجێکی ئەم باشە کاگەڕم کەواتە دو پرسیار بە کورتی هەرسمەوە سەر و پرسیاری پێشترم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەبێ پارتی دەکردیان لەگەڵ پارتی وەڵاهی ئەزانی چۆنە من ئاوها نایبینم ئەگەر وەکو موقفێکی قانونی داوام لێ بکەیت چکە ڕێی من ڕێی شخصی باوەکو قانونی سەیری بکەین بەپێی قانونی ئەحزابی سیاسی ئەگەر ئێمە سەیری بکەین یعنی بەشداری بکە و نەکات یعنی بەشداریکردنەکەی عیلاقی بەوە هەیە ئیش بۆ بەدەستێنانی ئیستحقاقێکە کات و لە ڕێگەی وانێ بەشداری پرۆسی پەرلەمانی و دیموکراسیە کات و لەگەڵ لە ڕێوە ئەچێتە ناو مارەسەکەی دەسەڵاتەوە ئەگەر بەشداری نەکات لەو ئیستحقاقاتانە هیچ نابات و تەواو وەک وەرێزێک کامێنێتەوە لە دەروی مارەسەکە ئەومان بیر نەچیانی کۆمەڵە مەساڵحی سیاسی و مادی گەورە هەیە کە پارتی دیموکراتی کوردستان وابەستە دەکات بەوەی کە بەشدار بێت لە حکومەت دەکەواتە ضرورەتێکی بۆ بەشداریکردنی کەواتەوە بێتە بە حتمێتی بەشداریکردنی تۆش هاوڕای لەگەڵ ئەگەر لە ئێستاشا بڵێ من بەشداری ناکەم لەبەر هەر سەبەبێک بێت بەڵام ئەگەر بەشداری نەکا و سبینێت دامەزراوەکانی کە دامەزراوەی گشتین موسساتی عامەن و لەسەر ئەساسی دەستوری فدرالی وجودیانەیە و ئیقراریان هەیە لە ناو قوارێکی دەستوریە ئەبێ بە شێوەیەکی سلمیدا ڕادستی ئەو هێزولایەنانی کە بەشداری تۆ پێ دوایە بۆ نەهێزێکی گەورەی ئەمنی کە لەژێر هەژمونی پارتی دموکراتی کوردستان 4 ڕۆژی تر تەسلیمی حکوومەت هەرێمی کوردستانی بکە ئەو کاتە کە تۆ دامەزراوەکان تەسلیمی ئەو هێزولایەنە نەکەیتەوە کە بەشداری پرۆسی سیاسیەکەن ئەو کاتە حکوومەتی فدرالی وەک بەشێک لە پرسە سیادەکانی خۆی توانێت تەماشای گەورەترین خاڵی سنووری لە بۆ نمونە لە منطقەی برایم خەلیل ئەوانە دنیا قسەی لەسەرەوە پێشتیش بەرنامەی لەسەر کراوە
پارتی ئەگەر بەشداری حکوومەت نەکانی داهاتی ئەم خاڵە سنووریانە ڕادەست دەکات. ڕادەستیشی نەکا ئەو کاتەی ئێمە ئەبێ قسە لەسەر واقعەکی سیاسی ئەەکەین کە هێزێکی سیاسی بەناڕەوا هەژمونگەرایی خۆی سەپاندووە. ئەژینە ئەگە قسە لەسەر ڕەوایە ڕەوا تۆ ئەساسی دەستوری دەیە مەبدەئی تەداولی سوڵتە بە شێوەیەکی سلمی ئیقراری پێکراوە نیزامەکە نیزامێکی فیدرالی پەرلەمانی دیموکراسیە باشە تۆ لەسەر ئەساسی ممارەسەکردنی ئەم پرسە دیموکراسیە دەیت بەشداری هەڵبژاردن ئەەکەیت ئێستاقاقی ئینتیخابی خۆت ئەبیت و لە ڕێگەی ئەمی سەحقاقەوانەیە قسە لەسەر پێکاتەی فەرمانڕەوایەتی ئەەکەیت بەڵام کە تۆ ئەمە ناکەیت و لەو لاشەوانێ دەسەڵات تەسلیم ناکەیت کەواتە مامەڵەکردنێکی نائاشتیانە لەگەڵ ممارەسەکردنی دەسەڵاتە ئەەکەیت ئەو کاتە ئەبێ بە زەوتکردن ئەبێ بە غەسب یعنی تۆ لە پارچەیەکە غەسبت کردو و مجموعەیەک دامەزراوەی گشتی داگیر کردووە و هیچ شەرعێتێکت نییە لەبارەیەوە بۆ لە بەرەوەیش بەشداری هەڵبژاردن دەکردەوە و متمانەت لەلایەن میلەتەکە و گەلەکە و جەماوەرەکە و پێ نەدراوە. بە بەشداریکردنی پارتی و بەشداری نەکردنیشی بە هەردوو بارەکە ئەنجامەکانی ئایندەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان گۆڕانکاری ڕیشەی لە هاوکێشەی سیاسی هەرێمی کوردستان دروست دەکات بە کورتی سوپاس دەکەم. بەڵێ من سوپاسوەڵا هێنا کاگەسەتی بە دڵنیاییەوە بۆ لەبەرەوەی ئەوەی کە ئێمە دەباتە قۆناغێکی تازە بەڵێ بە دڵنیاییەوە ئەما باتە قۆناغێکی تازە و بێشێتی و هێز و لایەنە سیاسەکانی دیکەش مەفروزە ئامادەکاری زۆر سیاسی و استراتیژی گەورە بکەن بۆ قۆناغە و معلومات چکە مەسئولیەتە حەقیقەکە لە دوایین قۆناغەوە دەست پێیەکە لەبەرەوەی ئەمێ تاکو ئێستا ڕۆیەوە ممارەسەکردنێکی کارتۆنی پرۆسی سیاسی و دیموکراسی بۆ لە هەرێمی کوردستانە حەزەکەم بابزانیت یعنی ئەو ئیشکالێتانەی کە ئێمە ئەیبینین لە ناو یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بە هەموو ئەو هەموارانەشەوە کە بۆی کراوە هەر هەمووی علاقەی دوورینی کراسێک بۆ بەبەری هێزێکی سیاسی دیاری کراوە بەڵام ئەم جارە فەرقە جەوەرەکە چییە؟ یەک با پێ بڵێم کۆمیسیۆنێک سەرپەرشتی ئەم هەڵبژاردن ناکات کە منحازێکی سیاسی نییە بەلای هیچ هێز ویلایەنێکی سیاسیە لە هەرێمی کوردستانە. دوو بە قانونێک ئەم هەڵبژاردنە ئەڕوا بڕێەوە کە ئەم قانونە نییە و ئەم هەموو ئیشکالەیتا نییە باشە. سێ هەمیان ئەو نیزامەی کە پەیڕە و ئەکرێت لە ئەنجامدانی عەد و فەرزی دەنگدان و ئەنجامدانی پرۆسەکەیە لەسەر ئەساسی اختصاصات و سەلاحەتی فۆزی عولیای انتخاباتی عراقی سەربەخۆیە کە من پێم وایە ئەمانیش ئەزانن چۆن مامەڵەیەکی عەقلانە لەگەڵ نەتائیجەکانە بکەن و یەکەم شت کە ئەی کات لە ئێستا بەدواوە بە حیاتی پارتی دیموکراتی کوردستان زۆرینەی پەرلەمانی بەخۆیەوە نابینێت بەشداری بکە یانەیکە حەزەکەم بابزانیت تەواو ئەو زەمانە ڕۆی بەسەوان لە کۆتا بەیان نامەشیاندا دەڵێن ئێمە هێشتا هێزی یەکەمین لە هەرێمی کوردستان قەیچەکە با بێڵێن ئەوە عەرزوە گەست فەرموو تاقیکردنەوەی و بابزانی قدرەتی انتخابی خۆیان وەلەو لە مزداقێتێکی زۆری پرۆسەی دیموکراسی و پەرلەمانیان داوە حەزەکەم بابزانی ئێمە لە ئێستاە یەکێک لە مشکلەکانمان ئەوەیە بە حکمی ئەو قەیرانە گەورە گەورانی کە دروست بووە لە ممارەسەکردنی دەسەڵاتەوە خەتاباری سەرەکی چونکە ئەو ناڵم نێزی یەکەمم کەواتە خەتاباری یەکەمیشەوە وایانە خەتاباری یەکەم تایە پارتی دیموکراتی کوردستانە و ئەوایە معالەجاتی باشیە بووە یعنی کاکە تۆ لە ماوەی 34 ساڵی ڕابردووە پێش خولەی پەرلەمان کە تۆ زۆری نەبوویت بۆ تاکو ئێستا مشکلی کارەبای ئەم هەرێمە چارەسەر نەکردووە بۆ تاکو ئێستا مشکلی داهاتەکان و قانونی یاسای بودجەت ڕێک نەخستووە بۆ تاکو ئێستا چارەسەرکردنی وەزع ئەبوریانەت نەکردووە بۆ ڕێگا نەوت گاز نازانم هەموو ئەو شتانەی کە هەیە سێکتەری خوێندن سێکتەری خوێندن سێکتەری پەروەدەوەی لە ئاخری وایە نەکاکە تۆ هێزی یەکەمیت ئەی 12 ساڵە مشکلی ئابووری و مشکلی قوتی خەڵکەیە بۆچی چارەسەری ناکەی لەمایانە یەکەمی دوانە شیوا بێت ئەم ئیزدیواجێتە لە مەعاملەکردن چۆنە بێ کاکە لەبەرەوە مادام خۆت بە هێزی یەکەم ئەزانیت و پێ دوایە هەمیشە یەکەمی کەواتە خەتابار و تاوانباری یەکەمیش دەناوتیت بۆ لەبەرەوەی ئەگەر ڕاستەکەیت فەرمووەرە چارەسەری ڕیشەی و جدیمان بەرێ بەرامبەر بنکێشان کاکە خۆی یەکێتی شمانی کوردستان کفری کابەی نەکردو من دیفاعی لێ ناکەم حەزەکەم بابزانی حەز ناکەم دیفاع لە یەکێتی بکەم چونکە یەکێتی خۆی مەسئولە لە دیفاعکردن خۆی بەڵام حەقیقەتێک هەیە کاتێک کە دەرێک بە ئیشکالێتێکی گەورە ئەکات ئەزانێ پەیوەندی بە پرسە نەتەوەی نیشتیمانی و ئینسانی و مؤسساتی و ئەخلاقیەکانەوەیە و دێت ئیسارەیە کات و داوا لە چارەسەر لە تۆ ئەکات یعنی خۆ کفری نەکردووە کاکە خۆ کفری نەکردووە کاکە تۆ بەعکسەوە ئەبێ زۆر مەمنونی بی دەستخۆشی لێ بکەیت و ڕاستەوخۆ وەڵامدانەوەشت هەبێ بۆ چارەسەرکردنی یعنی چەندێک ئێمە ئاڵین کاکە پرسی موچە چارەسەرکەن تۆ نایکەی 10 ساڵ پێمان وتی ئەم پرسی ئابووری سەربەخۆیی کە نیزامی کەپکۆیە کاکە سەرۆکی هەرێم لە ڕاگەاندنی سیستمی کەپکۆیە نەیوت نسبەتێک لە فرۆشینەوە دەچێتە سەر داهاتووی هەژماری هەریەکێ لە تاک بەتاکی هاوڵاتیانم کوردستانە
باشە دەی فەرموو سەرۆکی هەرێم تۆ جەنابەت ئەم قەرارە داوە من تا ئێستا لەو کاتەوە کە جەنابەت ممارەسەکردنی پرسی ئابووری سەربەخت کردووە سەدێک ناتۆتە سەرژماری من زەحمە نەبێ لەکوێ قسەی جیاوازی شەیە لە سەرۆکی هەرێم خۆ دەزانی سەر بە پارتی دموکراتی کوردستانەوە قسەی جیاوازی لەسەر بابەت هەیە ڕەنگە هەر خۆدی و بڕیاریکە پارتی دموکراتی کوردستان دابێت ینی سەرنجی جیاوازی لەسەر بێ لە ناوخۆی پارتیشدا ئەوە بابەتێکی دیکەی بەڵام ئەنی زۆر بە کورتی کۆتا قسەی تو ئەو ینی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە هەموو ئەو گۆڕانکاری گەورانی کە جەنابەت باست کرد و باوەڕی شدوایە کە هاوکێشەی سیاسی لە هەرێمی کوردستان دەگۆڕێ هەڵبژاردن لە سات و کاتی خۆیدا ئەنجام دەدرێت وڵی ئەکەوێتە سەر کۆی ژینگە سیاسیەکە چکە ژینگە سیاسەکە حکمی موقفەکە ئەکات ئەگەر ئێمە لەسەر ئەساسە دەستوری و قانونێکە سەیری بکەین پێویستە ئەنجام بدرێت پێویستە ئەنجام بدرێت و وەکوەی کە بڕیاری لێدراوە کە دەی شەشە بەڵام ئەگەر ئەزمەیەکی سیاسی بخۆڵقێنرێت پێویستی بە دەمەوچولی چارەسەکردنی ئەزمەکە لە پێشتر بێت لە ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردن یاخوا نەخواسە زەرفێکی ئەمنی خراپ بەسەر هەرێمەکەیە بێ و ببێتە وەلە من پێم وایە وەزع لەمە خراپتر نابێ ناچاریەک ینی زەرفێکی ئەمەی کە پێڵەن خۆی قاهیرە باشە لە مەسەلەی فقی قانونە ئەگەر زەرفێکی وا بێتە پێشەوە ڕێگەری ڕاستە خۆ بکات لە ئەنجامدانی هەڵبژاردن ئیترەوە دەسەڵات نییە بێ بڵین ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون تا ئەو کاتێک کە زەرفێکی گونجاو دێتە پێشەوە چونکە با پێت بڵێم ئێمە لە ئێستایا سەر لەبەری دامەزراوەکانی ئەم هەرێمی کوردستانە ئەمە حەقیقەتێکەوە هیوادارم یانێ ئەمە مەسئولیەتی تاریخی و ئەخلاقیە ئێڵێم باشە نە دەستوریە نە شەرعەتی ماوە ئەبێ چارەسەر کرێ ئێتە تۆ ئەنجامدانی هەڵبژاردن ناکەیت ئەم نادەستوری بوون و ناشەرعەتە درێژایە کێشێ ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردن ئەەکەیت لێرەوانەیە بڕیار لەسەر بەخشینەوەی ڕەوایەتی و ممارەسەکردنی حەقیقی فعلی بە دامەزراوەکانی هەرێمی کوردستانە دێت کاکە خەڵکیش ئەو هەموو خەبات خێنی بۆ ئەوە نەیاوەکە ئێستا بکەوێتە دۆقێکەوە کە دامەزراوەیەک حکمی بکە نە دەستوری بێ و نە شەرعیەتی هەبێت ناکرێت ئەنی هیچ منتقێمە قبول ناکە خەڵک ژیانێوێ خەڵکی ساحەتی وێ خەڵک ئاوەدانی ئەوێ خەڵک گەشتە سەردنیەوێ کاکە تۆ دا ئەڵی ممارەسەی دەسەڵات دەکەم بەسەر چاو دەیوەرە دەکو کاکە ئێمە سوولەتی دەسەڵات خۆ هەر ئەوە نییە تۆ دامەزراوەکانە بەدەستەوە بێ بە ئارەزوی خۆت بەدار و بەردیا بێت نەخێ کاکە وەرە سەیری اختصاصات و سەلاحەتی هەموو سێکتەرەکانی تعریفی دەسەڵات کە بزانە یەک دنیا ئەنواع ئەشکال بە هەموو مەسئولیەتی تێ وانێ ئێ لەبەرەوە ئەبێ تۆ ئەم حەق بخەیتە شوێنی خۆی لە خوار ئەو وەکو موقفی سیاسی و حزبی چیت هەیە ئەو مەسەلەیشکێ زۆر سپاس بۆ ئارام حاجی توێژەر و مافناس کە لەگەڵمان بووی لە ستۆدیۆ سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە بەخێر بێت سپاس بۆ ئێوە کاتی سەرجان خۆش سپاس ئێوەش کە تا ئێستا بینەری گفتوگۆکەمان بوو نەشاد و بەختەوەر بن